16 ڕۆژ تێپەڕ دەبێت بەسەر ڕووداوی و لافاوەکەی قەزای چەمچەماڵ و دەوروبەری، بەڵام تا ئێستا ژیان و کاری ڕۆژانەی بەشێکی زۆر لە کاسبکارانی قەزاکە نەگەڕاوەتەوە دۆخی ئاسایی و تا ئێستاش بەشێکیان سەرقاڵی پاکردنەوە و جیاکردنەوەی کەلوپەلی دوکانەکانیانن. نەوەڵا ئاسایی نەبووەوە ئێمە من وەکو خۆم تا ئێستا لەو قوڕە لیتەیە یعنی بەڕاستی شتەکانمان زۆری فرێداوە ئەوەی شتیانەوە بەس قوڕی بەخەواقی ماوە شتەکان زۆریمان فرێداوە. بازار چۆڵە وەک وەڵی کەس لە بازاران نییە، وەک بڵێ بۆنەیەکە یا جەژنێکە کەم کەس لە بازارە لەبەرەوەی زۆری بازارەکان داخراون هەمووی قوڕەلیتە و ئاوی تێچۆ و زەرمەند بوون. وەڵی پێمان خۆشە قەرەبەکەمان زوو بگاتێت چکم بەڕاستی لە ئێستا ئێمە پێویستمانە کە تۆ کاتێک بداتێکە ئیسفادەی لێ نەکە ئێمە ئەگەر نەمان دەرێ لەم کاتەیە لەوە چێ نەتوانێ بینەوە بازار و دەستکرد کەسابەت بەڕاستی وەکو کاسبکاری چەمچەماڵ زۆربەی زەرمەند بووە زۆربەی یعنی ئێستا بۆ نمونە من ئەگەر باسی خۆم بکەم باسی ئەم بینایە بکەم ئەم بینایەوە تا هەموو 4-5 کرێکی زۆر زەخمیتیا بۆ دەرچوونەتە دەرەوە و ئەوە وەزعەکەی بینەوە بۆشمان پاک ناکرێتەوە یعنی ئێمە بەس بتوانین بچینەوە سەر پێی خۆمان هیچ کێشەیەکی وامان نابێت ئەوەی کە زەرمەندی کرێ هیچ نەبێ هاوکاری پاکردنەوەکی بۆ بکرێت. ئێستا ئێمە قەستەم بەخوا 3 ستاف مێناوەتە سەر ئەم بینایە ڕایان کردووە ئللا ئەو تا کوڕەکان و مناڵەکان خۆمێناوە خەریکم. کاسبکاران دەڵێن بەشێکی کەمی ڕووداوەکە قەدەری خوایی بوو پشکی گەورەی بۆ کەم تەرخەمی حکومەت دەگەڕێتەوە ئەویش بەهۆی چاکنەکردنی ئاوەڕۆ منهۆڵەکان و دەترسی دووبارەبوونەوەی لافا و ناچارین دوکانەکان بە یەکجاری چۆڵ بکەین. خواز بەخوای گەورە کە بەسەری کردنەوە هیچ کێشێک مەلەوە نییە خۆ لە حەدەس و ڕوودا و عادەتەن قەزا هەیە و قەدەر هەیە. قەزا ئەوەی کە بەدەست دروست دەکرێت قەدەریش ئەوەی کە خوای گەورەی هێنێت. ئێمە لەم شارە ڕووەدا زۆر مال لە دڵایکە بڵێن ئەوەندەی کە قەزایەندە قەدەر نییە قەزاکە چێمە سیستەمی منهۆڵ لەم شارە تەواو نییە باوەڕتان بێ ڕاستە ئێساکە تۆزە خەریکاکەین لەسەر چکە بەس لافاوی هەمان سینەرۆ دووبارە بێتەوە. ومن سپاسی هەر خێرخوازێکم لە هەر شوێنێک لە هەر شارێک لە هەر جێگەیەک ئەگەر بە یەک دەستخۆشی ئەگەر بە یەک نزایەکی خێر لەگەڵ خەڵکیم شارەم دەستگیرەی هەژار و نەداریم شارەی کردبێ بەڵام ئەمە بە خێر و سەدەقە و بە هاوکاری بەوە ناکرێت ینی سبەینێکە باران بارێ و دووبارە پێویستی بە خێر و خێرخوازێت 2 سبەی 3 سبەی 4 سبەی ینی خێرخواز تا چەندێک دەتوانێت هاوکاری کە باشە من ئەگەر هەورێکی سۆپەرسیال بێت و بارانێکی وا دووبارە گەڕێت هەمان خەسارەم لێداتەوە هیچ مرۆڤێکی هۆشمەند قەت ناسێتە شوێنەکە بەردەوام لە مزەحیە بێ و مسلمانێکیش لە مسلمان لە کونێکەوە 2000 مار پێوی نادا. چالاکێکی مەدەنیش دەڵێت حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم تا ئێستا هیچ بڕیارێکی لە برژەوەنی کاسبکار و خاوەن کۆگاکان دەرنەکردووە و ئەوەی کراوە تەنها هاوکاری خێرخوازان بووە. ئەوەی کە باس ئەکرێ دوورە لە ڕاستیەوە کە ژیانی ئەو بازاڕانەی کە زیانیان بەرکەوتووە ئاسایی بوو بێتەوە لەوەرەوە بڕۆن بۆ خوددا ڕووماڵی بکەن ئەوەیە تا ئێستا و دوکانانە ئەو گۆگایانی کە زیانیان بەرکەوتووە تا ئێستا نەگەیشتونەتە دۆخی ئاسایی خۆیان و شت بفرۆشن و پاچیکەنەوە و یا بە جۆرە لە جۆرەکان قەرەبوو بکرێنەوە حکومەت نەک هیچ ناکە هیچی نەکردو گەر هیچی بکردایە لە ئاو کارەبایان شارە خۆشە بوو کە هیچی نەکردایە لە ئاو زەریبەی ئەوانەی کە زیانیان لێکەوتۆ خۆشە بوو بۆ ماوەی ساڵێ حکوومەت چی بڕیارێکی دەرکردووە ئەوەی کە کردوێتی خەڵکی خێرخواز و ڕێکخراوی و خێرخوازی وەکو بەخشین و ناو هەندێک خێرخواز و هەندێک ناوچە و شوێنی گرتوێتەوە وەکو ئەخلاقیەن وەکو هەستکردن بە بەرپرسیارەتی بەوەی کە کوردن کە موسڵمانن هاوشارین. وا بڕیارە ڕۆژی یەکشەمەیدا ئەدو کۆمسیۆنی فریاگوزاری و بژانەوەی چەمچەماڵ و بۆردی چاودێری کۆ ببنەوە بڕیار لەسەر شێوازی هاوکاری کاسبکاران بدەن و ئەوانش چاوەڕوانن بە زووترین کات هاوکارەکە وەرگرن تا دووبارە کار و پیشەی ڕۆژانەیان دەست پێ بکەنەوە. ڕەبین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.